بەنسبەت گۆڕینی جونگەی ئەژنۆوە بەشێک لەو پرسیارانەی کە لێمانەکرێ ئایا دوای گۆڕینی جونگەی ئەژنۆ ئەتوانم قاچەکانم بە شێوەیەکی ئاسایی بنوشتێنمەوە و ئایا ئەتوانم هەردوو ئەژنۆکەم لێ کاتە ئەنجام بدەم بەنسبەت توشتانەوەکەوە ئەو کەسانەی کە گۆڕنی جونگیان بۆ ئەنجام بدرێ بەڵێ بە شێوەیەکی ئاسایی ئەتوان جونگەکانی ئەژنۆیان بنوشتێنەوە بە شێوەیەکی ئاسایی ئینسان کە جونگەی ئەژنۆی ناگۆڕێ توانای نوشتانەوەی تا نزیکەی 145 دەرەجە هەیە بەڵام ئەو کەسانی کە جونگەی ئەژنۆیان نەگۆڕن توانای نوشتانەوەکەیان تا ڕادەیەک تا 130 دەرەجە ئەڕات کە ئەمەش هەموو ئەو پێداویستیانەی کە هەیە پێویست بە نوشتانەوە بێت ئەتوانێت ئەنجامی بدات و ئەو پرسیارە باوەی تریش کە لە کلینیکەکان لێمانەکرێ ئایا دکتۆر ئەتوانم هەردوو ئەژنۆکەم پێکەوە بگۆڕم بەڵێ ئەتوانی بەڵام بەو مەرجەی کەوا ئەم کەسە زۆر قەڵەو نەبێ واتە وەزنی زۆر نەبێ و چەند نەخۆشیەکی لێک کاتا نەبێ واتە نەخۆشی شەکرە و دڵ و گورچیلە و ئەمانەی هەمووی پێکەوە نەبێ ئەتوانێت هەردوو ئەژنۆکەی پێکەوە ئەنجام بدرێ کە ئەمەش لەمڕۆ سوودی بۆ نەخۆشەکە زۆرترە لەبەر ئەوەی یەک نەشتەرگەری ئەنجامەدا واروها لە ڕووی تێچوونیشەوە کەمتر ئەکەوێت بۆ نەخۆشەکە لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ئەو کەسانەی کە ئێمە هەڵیان ئەبژێرین چێن هەردوو ئەژنۆکانیان بۆ ئەنجام بدەین سوودی زیاتر ئەگەێنێ بۆ نەخۆشەکە و هەندێک پرسیاری ترشەیە کە ڕۆژانە ئەو پرسیارەمان لێ ئەکرێت ئایا کەی من پێویستم بە گۆڕنی جونگەی ئەژنۆ هەیە گۆڕنی جونگەی ئەژنۆ بۆ ئەو کەسانە ئەنجام ئەدرێتەوە سەوفانیان هەیە سەوفانەکەیان طبعاً دەرەجەی هەیە لە 1 بۆ 4 ئەمانە لە 3 بۆ 4 و پێشتر دەرمانیان بەکارهێناوە وەرزشیان کردووە چارەسەری سروشتی و دەرزی ئەمانە کە ئەو چارەسەرانن کە پێشوەختە بۆ نەخۆشەکەکرێ هەموو ئەمانیان تێپەڕان و لە ئێستادا بەدەست ئازارێکی زۆرەوە ناڵێنن لەم حاڵەتەیە تاکە چارەسەر بریتیە لە گۆڕنی جونگەکە واتە ئەم جۆرە کەسانن پێویستن بە گۆڕنی جونگە ئەبێت یەکێکی تر لەو پرسیارانەی کە لێمانەکرێت چییە دکتۆرە شتەرگەریەکەم چەندێکە خایانێت بە شێوەیەکی گشتی ئەم نەشتەرگەریە لە سەعاتێک کەمتر یا ئەو پەڕی تا سەعاتێکە خایانێت ئەمە بەنسبەت کاتی نەشتەرگەریەکەوەیە و پرسیارێکی تر کە لێمانەکەن من ئەم گۆڕنی جونگەی ئەگەر ئەنجام بدەم ئەم جونگەی من تا چەندێ بەرگە ئەگرێت بەپێی توێژینەوەکان دەرکەوتووە گۆڕینی جونگەی ئەژنۆ لە 15 بۆ 20 ساڵ بەرگە ئەگرێت واتە دوای گۆڕینەکە نەخۆشەکە بە شێوەیەکی ئاسایی بەبێ ئازار ئەتوانێت بژی بۆ ماوەی 15 بۆ 20 ساڵ لە دوای ئەوە ڕەنگە پێویست کە جارێکتر ئەژنۆکەی بگۆڕێتەوە یەکێکی تر لەو پرسیارانەی کە لێمانەکرێ ئایا ئەم جۆرە نەشتەرگەریە ئازاری زۆرە هیچ تەوقع کرد لە دوای ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە ئەو جۆرە نەخۆشانە ئازاریان هەبێ بەڵام لەو فترەیە بە تایبەتی لەو ماوەی کە ناو نەخۆشخانە ئەمێنێتەوە ئەتوانرێ ئەم ئازارەی کە هێتی بە دەرمان کۆنتترۆل بکرێ ئەوش بریتێ لە پێدانی دەرمانی زۆر تایبەت واروها ساردکەرەوە کە لەسەر قاچی دانرێ هەموو ئەمانە و چەند هۆکاری ترشەیەکەواکەن بۆ نەخۆشەکە بەکارهێنین بۆی ئازارەکەی کەم بێتەوە و یەکێکی تر لەو پرسیارانەی کە لێمان ئەکرێ ئایا کەی چاکە بمەوە دوای ئەنجامدانی گۆڕنی جونگە نەخۆشەکە ڕاستەوخۆ ئەتوانێت بە قاچەکانی خۆی بڕوە بە یارمەتی ئەوەی کە پێوترێ ئەتازا یاخود چوارەکان ڕاستەوخۆ دوای ئەمەلیاتەکە ئێمە نەخۆشەکە هەڵەسێنین بۆی بڕوە بەنسبەت ئازارەکەشێوە ئازارەکەشی هەموو ڕۆژێک بەرەو کەمبوونەوە ئەڕوا و نەخۆشەکانیش عادەتەن 1 بۆ 2 ڕۆژ لە خەستخانە مێننەوە و دوای ئەوە نەخۆشەکە تا ماوەیەک تا 6 هەفتە یەکەم جاری وا هەیە تا 3 مانگ هەست بە ئازارەکە و هەستەکە جونگەکەی بە شێوەیەکی ئاسایی نییە بەڵام دوای 3 مانگ نەخۆشەکە بە تەواوەتی هەست بە چاکبوونەوەکە هەستەکە بە شێوەیەکی ئاسایی ئەڕوا شەلینی نامێنێ و ئازارەکەشی نامێنێ ئەمە بریتیە لە ئەو ماوەیە کە نەخۆشەکە پیا تێپەڕێبێت تا بە تەواوەتی چاکە بێتەوە و یەکێکی تر لەو پرسیارانەی کە لێمانەکەن ئایا مزعافاتی یاخود ماکەکانی ئەم ئەمەلیاتە چین بە شێوەیەکی گشتی ماکانی ئەم ئەمەلیاتە زۆر نین بەڵام
ئێمە پێش ئەنجامدانی هەر نەشتەرگەریەک ئەو ماکانە و ئەو مزعافاتانەی هەیە بۆ نەخۆشەکەی ڕوونەکەینەوە کە بە شێوەیەکی گشتی بریتین لەمانە هەوکردنەکەش عادەتەن چۆن هەستی پێ ئەکرێت بە تایبەتی ئەگەر هاتو برینەکە سوور بێتەوە و تەڕ بێ برینەکەی ئەمە نیشانەیەکی باش نییە و هەروە خوێنمەین لە قاچەکانیە و هەست بە ئازارکردن لە دوای نەشتەرگەریەکە و بەرکەوتنی دەمار و ئەم شتانەش کە بە شێوەیەکی گشتی زۆر کەمن ڕێژەکە زۆر کەمە یعنی هی ئەوە نیە نەخۆش لەم شتانە زۆر بترسێت لەبەر ڕێژەکەی ڕێژێکی زۆر نییە و هەمووشیان ئەمانش کە ڕوئەدەن ئەم ماکانە قابلی ئەوەن کە چارەسەر ببن. یەکێکی تر لەو پرسیارانەی کە لێمان نەکرێ ئایا ئەمە پرسیاری نەخۆشە من نەخۆشی شەکرەم هەیە ئایا توانم ئەم نەشتەرگەریە ئەنجام بدەم؟ بەڵێ ئەتوانی ئەنجامی بدەیت بەڵام بەو مەرجەی شەکرەکەت کۆنتترۆڵ بێ. کۆنتترۆلبوونی شەکرە واتە چی؟ واتە فەحسێکەی ئێمە کە زۆر پشتی پێ ئەبەستین بریتێ لە شەکرەی سێمانگی. ئەگەر هاتو ئەم ڕێژەیە لە 8 کەمتر بێ یا هەندێک سەرچاوەڵێن لە 7 کەمتر بێ ئێمە ئەتوانین بە شێوەیەکی گشتی ئەم نەشتەرگەریە ئەنجام بدەین. واتە نەخۆشی شەکرە وەکو هەر کەسێکی ئاسایی تر ئەکرێ بە شێوەیەکی سەلامەت ئەم نەشتەرگەریی بۆ ئەنجام بدرێ. سمارت وەرچەرخانە